بۆی بە پرسیارەکەی بۆ پرسیارەکەی ناسن ئایا حیواناتێکی پرسیارەکەن لە خۆیان مرۆڤ تا زمانێک ئاگای لە خۆیەتی زیندووە دوای ئەوە ئەبێ بە مرۆڤێکی ڕووەکی هەمیشە حەزم لەوە بۆ کە لە شوێنێ بم کورد بێنی بەدەست کوردەوە بێ ئەمە بۆ پەروەردە بووی بۆ بوو لێرە چاقیم وێنی بەڕاستیەوە بۆ کارە ئەسلەکەی نیوتۆن سێوێ کەوتە خوارەوە هێزی کێشکردنی دۆزیەوە تەمە هێزی کێشکردنی لە ڕێی هێزی کێشکردنەوە ئەمە توانیمانە داڕادی زۆرم گردونە کەشف بکەین هێزی کێشکردنی دۆزیەوە تێ سێوە بۆ کەوتە خوارەوە بەڵام پرسیارە هەرە قورسەکە ئەوە نییە پرسیارە قورسەکە ئەوەی ئەو سێوە چوە سەرە بەس ئەو پرسیارە هێشتا وەکوونێ بڵین جوابی هینی نییە کە چۆن یەکەم خۆ دووپاتکەرەوە دروست بوو پێی هەنێ ڕیوایەت من لە ساڵی 1970 یا 69 نازانم بە لەوانێ 1970 بێ 1970 بۆ 71 کۆمانەوێ لە گوندێکی ناوچەی سەرشەوی سەقز کە ناوی کەچاڵمینگانە لەوێ لەدایک بووم ئەوەختاتر لە گوندا گەورە بووم و لە سەقز گەورە بووم سەقزیش ینی چونکە هەم لە سەقز بووین هەم لە لادێ زۆتر لە لادێ بوون بەسێتە بۆ خوێندنمانە چوونە سەقز ئەو وەختە لەوێ گەورە بووم تاوەکو بڵێن 12م تەواو کرد ئەمجار چوون بۆ تاران لەوێ زانکۆم خوێند لە تەورێز ماستەرم خوێند دوایی لەوێ هەنە لە زانکۆ دەرسم وتەوە لە ئێران ئەمجار هاتم بۆ ئێرە و لێرە بڵێن لە زانکۆ سلێمانی دەرسم وتەوە لۆختەوە لێرە ئەمە کورتەیەکی ژیانی بڵێن خوێندنم بوو لێوە تایبەتی تر بڵێن لە گوندەکەی من ناوی کەچەڵمیانە و گوندە ناوەکەی زۆر کێشەیە بوون دیگە بەردەوام بەو ناوە عەزیەتیانەیە خۆم کەچەڵم قشم یەکجار زۆر و بەس پیانوەتم کەچەڵ لە سەقز مناڵەکانی ئەو پۆلیم بەس ئەو کەچەڵمینگانە خۆی ناوێکی تا هەستەکەم مێژوویە وە کارێکی سەرەکی ئەوە کە من ڕۆیشتم بەرەو فیزیا جگە لە بیرکاریەکە لە بیرمە لە ناوەندی بووم چاپتەرێکی بەشێکی دەرسی زانستمان باسی ئەم هینانە بوون ئەم ناوچیانە بوو کە مەسەلەن ناوچی ئەتۆم چییە پرۆتۆن چییە نوترۆن چیە لە ناوەندی ئاڵم لە ساڵان ناڵم ئەوە کەچاڵانانە چۆن ئەتۆم یەکە گریبێ بە ئەتۆمێکی گەورەتر و ئەمانە لە بیرمە ئەو بەشەم شاید دەیان جار خوێندوێتەوە سحرێکی تایبەتی تیاوە بووم ینی زاتی مادە لە چیەوە هاتووە چۆن دروست بووە سحرێکی تایبەتی تیاوە بووم ئێتر هەر ئەوە ینی بڵێن حەزم بۆ بیرکاری کە بە شێوازێ بڵێن هەموو متۆدە بیرکاریەکان لە فیزیا بەکاردێ وەلایەکی تریشەوە ئەو حەزە بوو ئەو بڵێن نەوەویە ئەو نوکلێرە بڵێن ئەو دەرسە ناوچیە ئەمانە ئۆتۆماتیکی بەرەو فیزیای بردم بە دەرەجەی 6 فڕی لەدا بە فیزیا ئۆتۆماتیکی ئەم شتانە بردمی بەرەو فیزیا وایتر شایدیشە دووا دەست پێ بکەم و هەروا دێمەوە هەر بەم ڕێگا دێمەوە ینی بەڕێگەی هەڵا نهاتوە مەستم طبعا من لە مناڵیەوە ینی بڵێن زۆر حەزم لە شیعری کوردی بوو بە تایبەتی بڵێن لە 4 و 5 فیداییەوە لە ماڵەوەم دیوانی قانع و ئەمانەمان هەبوو باوکیشم کاکم بە تایبەتی دەنگی خۆش بوو بڵێن بە دەنگەکەی شیعری خوێندەوە بۆ خەڵک
ئەو لۆ سەردەمن ماسی ساڵانی 1970 کە مەشتا تەلەڤیزیۆن وەمانە ئەوە گشتگیر نەبوو ئەنی خەڵک شەوان داهاتن هاتن بۆ ماڵمان کۆ بوونەوە کاکم شعری بۆ خوێندنەوە ینی مەسەڵەن خۆشی دێخاوەر و نازانم و ژینانە کە حاڵەتی چیرۆکی هەیە شعرە کوردیانە خۆشی زۆر حەزی لە شعری قانع کرد زۆر جار دانیش بە تەنها شعرەکانی خوێندەوە باهین بە شعرە نیشتیمانیەکانی قانع خوێندەوە بە ئاواز و بە گۆرانی وەمانە ئیتر هەر ئەوە مەسەڵەن بڵێن منی لەگەڵ شعرا زۆر بەتیابە لەگەڵ ئەو شعرانەی مەولەوی چاچیان زۆر لە وشەکانی تێناگەیشت مەولەوی هەورامی بوو بەڵام زۆر چێژم لێ بینی هینێکی تیا بوو بڵێن جۆرێ موسیق لەو گۆرانی لەو هینە کوردیانی بەتیابە ئەو هەورامیانە هەیە هەر لە وەختێشە مەسەڵەن نازانم زۆر کەس باسییانەکرد نیشتمە خوێندەوە باسییانەکرد کە مەسەڵەن ئەدەبیات و بیرکاری پەیوەندیان زۆر پێکەوە هەیە ئەوەی کە حەزی لە بیرکاریە ئەبێ حەزیشی لە ئەدەبیات بێ بەس خۆی لە ڕاستیەوەی کە حەزی لە بیرکاری بێ حەزی لە هونەر زۆرتر بەڕای من هونەر بەعام ئەدەبیاتش بەشێکە لە هونەر مەسەڵەن یەکێ هونەرمەندە ڕەسمەکە یەکێ موزیکە یەکێ ڕۆمانە نووسێ یەکێ شیعرە نووسێمانە هەمووی ئیشی هونەرین هەمویان چەوە یەک چوارچیەوە بەڕای من ئەتر ئەو مێشکە کار بڕین بیرکاریە خۆڵقێنە چێژ لە بیرکاریە بینە حتمما چێژێک لە هونەرە بینێ شاید ئەوم هەرتیایشە هەبێ سەکانش کەم زۆر جار مەسەڵەن شتە خوێنمەوە یان مەسەڵەن خەریکی حەلکردنی شتەیەکەم یانەکەم هەمیشە گوێ لە موزیکەکە گرم لەگەڵەیە لە وەختێش کە تەلەبەی ماستەرم دەرسمەوتەوە دوای ئەوە لە ئێران هەم لە تاران هەم لە سەقز دەرسمەوتەوە لە زانکۆکانی دواخلی لە سەقز زۆرتە دەرسمەوتەوە داوان فیزیامەوتەوە فیزیا و مەتماتیک بیرکاری بەزیتر لە زانکۆی سلێمانی من لە بەشی فیزیا کە دامەزرام بە تەواوەتی تێچوومە ناو فیزیاوە تاوان کە من هاتم مامۆستا زۆر کەم بوو بڵێن هەم بە ژمارە کەم بوون هەم بە کوالیتی ئەوە بوو کە بڵێن زۆر بوو بیکەی زۆر بوو بیکە یعنی چینی نەک بمانای ئەوە کە تۆ مەسەڵەن پارەیەکی زۆرە دەستکەوێ یعنی تۆ لە بەیانیەوە هەتا ئێوارە ئیش هەبوو بیکەی شوێنی کاتی بەتاڵن نەبوو دەرس بڵێیتەوە لەم مختەبەر بۆ مختەبەر لەم دەرس بوو ئەو دەرس ئێستا من تەسەووری ناکەی کە مەسەڵەن هەموو مامۆستانێکە لە بلۆ بەشاوینەوە کاتە یعنی بڵێن لە هەفتە سێ چوار دەرسی جیاوازمانەوتەوە زۆر کردی بۆ فیزیا زانست سێ چوار دەرسی جیاوازوتنەوە زۆر کارێکە قورسە ئامادەکردن و وینکردنی ئەو وەختەکانی لە هەفتە سی چە سەعات دەرسمانەوتەوە بەڕاستی ماوتەوە گرنگترین شت کە مەسەڵەن لە کوردستانە بینیم پاراوێزخستنی زمانی دایکی بوو تەنها پاراوێزخستن نەبوو سوکایەتیشی پێکرا هۆکاری نازانم چی بوو بەس هەستمە کرد هۆکارە سەرەکیەکەی ئەوە بوو کۆمەڵێ لەو مامۆستایانە کە لەوێ بوون کوردیان نازانی ئەجێ بڵێن لە مەکتەبی کوردیانە خوێند بوو یان پیر بوو نەوەسانە کاتی خۆی بە عەرەبیەمانە خوێندی بوو یانتر بڵێن لەگەڵ زمانی کوردیا ئاشنایەتیان نەبوو ئەو وەختە لە جیاتیەوە مەسەڵەن هەوڵ فێر بن ئێوان هێنا بووە ئاراوە کە زمانی کوردی بە کەڵکی علم نایە و ئەمە هەبوو ینی ئەم ڕێگریە هەبوو و هەستم کرد ئەمە بەخۆی ئەوە کە زۆر جار علمەکەوی بە قوربانی زمانەکە یعنی تۆ دی بەسەنە بە ئینگلیزی دەرسەڵیتەوە فریا ناکەی چکە بەشی زۆری کاتەکە و بە وەرگێرانە ڕوە مەسەڵەن فریا ناکەوێن دو مەسەڵەن ناتوانانی من هەز زۆر بێ بەتەلەوە چکە بۆی ناخوێنێتەوە ئینگلیزیەکەی بای ئەوە نییە کە مەسەڵەن توانی بڵێن منێکی زۆر زەبتکە ئەو گرنگم لە هەمان کاتیشە شتێکی زۆر گرنگ لێرا دێتە پێشەوەی شەوەیە کە زانکۆ دابڕێ لە موشتەما زانکۆ بە زمانێکە خوێنێ موشتەما بە زمانێکی تر قساکە و ئەوەیە ئەو علمەی کە لە زانکۆ هەیە بۆ ئەوەی کە لە موشتەماعەکە بێ بە سەحر تێی ناگا ئەوە بوو کە بڕیارمدا لەو پشتە ئیش بکەم لەو بوارە ئیش بکەم و لە وەختەوە کە دەستم پێکرد تا ئێستا نزیکەی 50 کتێبم وەرگێڕاوە یان نووسیمە بە زمانی کوردی علمی
و دوو گۆڤارشم دەرکرد هەریەکەی بۆ ماوەیە بۆ فترەیە و ئەوە گرنگترین کارێک بوو کە من لە زانکۆ بڵێن پێی گەیشتم کابێ بیکەمەوە کردم. ئەوە ژووری کاوەیە دوای 5 ساڵ بۆ یەکەم جارم دەرگاکەمەوە. زەمان خۆڵ هەمووی گرتووە هێشتەی خۆیەوە داکەوتووە بۆ لە خۆیەوە ئانا خۆیەوە لێوەتە ئەوە نەخۆشیەکی هەبوو نەخۆشەکە زگماک بوو ئەو کات پشتی لار بوو دڵی کون بوو سنگیشی چاڵ بوو مناڵکی زۆر زیرەک بوو 3 زمان یەزانی ئینگلیزی فەڕەنسی عەرەبی جگەرە کوردی تۆزە فارسیش ئەزانی لە بیرکاریە زۆر زیرەک بوو تاو کاتێک کە مەسەن چونکە بەرەبەرە زەعیف بوو بەرەبەرە جەستەی زەعیفە بوو ئێتە تااقەتی هێشتانیشی نامە بەس حەزێکی زۆری بوو گەردوون ناسیە بوو زۆر شاید بە خاتری جەستی خۆشی بوو حەزی زۆری بۆ هاوکینکا بوو 15 ساڵ و نیویە وەفاتی کرد هەرچەند هەوڵێکی گەورەمان بۆ دا کە بێبینە دەرەوە فریان نەکەوتی هەرچەند هەموو ژیانی من و دایکی هەر بۆ ئەو بوو بەڵام ئەنسان هەر هەستەکە کەم تاخەمیەکی کردووە هەستە تا هەستەشێ مانای ژیان گۆڕە زۆرشت لەبەر چاودا ڕوو نەبێتەوە ئەنی تۆ من ماسم کە سوورێکی ژیانم تەواو کرد ئەڵبەت خۆم ژوورە بوو من نامۆنی هەموو دیمەنەکانی هەر لە مێشکما بووە هەمیشە ئەوە نەبووە کە مەسەلەن بەس هەستەکە شوێنێکی خوسوسیە شوێنێکی تایبەتە تۆ بۆت نییە دەستی بۆ بەری کەەوە زۆر حەساس بوو لەسەر شتەکانی یعنی لەسەر پرەوێسی خۆی ئەنی ئەو هەستەمەیە خۆی تماشاکەن مرۆڤ لەو کاتەوە کە هینە بڵێن بیری کردوێتەوە لە 7,000 ساڵەوە پێش لە 50,000 ساڵەوە پێش لەو کاتێکە لە ئەفریقا هاتۆتە دەرەوەمانە گەورەترین پرسیارەوە بۆ کە من بۆ لێرەم وە لە وەختەوە بیری دەکردوێتەوە پەنای بردووە بۆ یەکی لە ڕێگەکان پەنای بردووە بۆ هونەر خۆی خۆڵقان خۆی بۆ خۆڵقێنەر پەیکەری دروست کردووە کەری بەخوا پەرستویەتی ئەمە ینی بڵێن هینە ینی بڵێن هونەرمەند لێرە خاڵقە ئەخۆڵقێنێ بۆ وەڵامی پرسیارەکەی باتەوە لە هەمان بە هەمان شێوە لە ئاینیشە جاوا بینی کە بینی ئاین و هونەر دوژمنایەتی هەیە ئەم دوژمنایەتە کۆنە چونکە گەڕێتەوە بۆ ئەوە ئاینەکە بڵێن ڕێگەیەکی ترە بۆ بڵێن بۆ وەڵامدانەوەی پرسیارە وجودیەکان بەڵام لەگەڵ ئەمەش هەنەکەت بەمەە ڕازی نەبوون فەلسەفەیان داهێنا فەلسەفە پرسیار وەڵاماتەوە لە ناو دڵی فەلسەفەوە بەشێک جیا بووە بە ناوی فەلسەفەی سروشتی کە بۆ وەڵامە وجودیەکان قۆڵبوونەوە لە سروشت ینی بڵێن هاتە ئارەوە کە منە سەردەمی گالیلۆ زۆرتر ئینەکرێ و نیوتۆن کە یاساکانی داهێنێ و
و ئەوەیە پرسیارە وجودیەکان لەسەر ئەوە کە ئێمە بۆ لێرەن کە ئەبێ بە دوو پرسیاری تر سەرچاوی ژینگەکەم لەکوێوەیە و سەرچاوی خۆم لەکوێوەیە سەرچاوی گردووی سەرچاوی ژینگەی خۆی دۆزیەوە تا ڕادێت تا ئێستا دۆزیوێتەوە ئەزانێ بیگبانگێکە بووە چۆن گەلە ئەستێرەکان هاتوونەتە ئاراوە و چۆن زەوی هاتووەتە ئاراوە چۆن خۆر هاتووەتە ئاراوە یعنی سەرچاوی ژینگەکەی خۆی دۆزیوەتەوە سەرچاوی وجودەکەی خۆی ینی سەرچاوی بوونی خۆی سەرچاوی بوونی خۆی ئەمە بوارێکێکە جوابیاتەوە کە بواری بایۆلۆجیە بەڵام لێرە ئەوەی کە فیزیە وەڵامی ئەو هینە یاوەتەوە تا ڕادەیەکی زۆر یا دروستتر بڵێن نەخشە ڕێگەی وەڵامدانەوەی ئەو پرسیارە یاوەتەوە کە گردونەکە ئێمە لەشەوە هاتووە بەڵام ئێمە بۆچی لێرەین ئەوە بێ بایۆلۆجی دوایی باتەوە کە تا ئێست زۆری جواب داوەتەوە بەڵام هێشتا وەکو ماویەتی لە سەردەمی گەلیلە بەدواوە لە سەردەمی نیوتۆن بەدووە بوارێکی تر دێتە ئاراوە ئەم وەرە زانستە ناویەوەی بەزانە فەلسفەیەکی تایبەت بەخۆی هەیە لەگەڵ بوارەکانی ترە فەرقێکی زۆر گرنگی هەیە ئەم بوارە بەس پێش بە عەقڵ نابەستێ وەکو ئاین مەسەڵەن عەقڵی بێکە مەسەڵەن بۆ نمونە هیندیژیەوەیە ئەوە کارێکی دژایەتی هەنێ لە متەکەلم نادەم لە پیاوانی ئاینی کۆنەنی بڵێ سکولارە کۆنەکان کۆنەوە بووکە کۆمەڵە هەوڵیانەدا کە شتەکانی ئاین عەقڵانی بکەن کە ئەو قەزانتی و غەزاڵی دژە شتەبوونەوە بوو کە فەلسەفەیان حرامە کرد لەم جۆرە شتان دا ئەوەیە کە مەسەڵەن بڵێن تەنها عەقڵ لێرە دەور نابینێ لێرە ئەزموون دەورە بینێ عەقڵ دەورە بینێ بەڵام ئەگەر شتێکی زۆر نەعەقڵانیش لەگەڵ ئەزموونا گونجە ئەوە دروستە لە فەلسەفە زۆربەی کات شتێکە لەگەڵ عەقڵا نەگونجە ئیتر بۆ وەلایەنێن ئەرە نادروستە بەس ئێمە عەقڵەکمانێک لە عەقڵی باو فەلسەفە لەگەڵ عەقڵی باوە سەرۆکاری هەیە بەڵام ئەو عەقڵەی کە ئێمە هەمانە بڵێن لە زانستە ئەگەر ئەزموون لەگەڵیان نەگونجە ئەبێت دەستکاری عەقڵەکە بکرێ و ئەو زانستی کە لە سەدەی بیستەمە هاتە ئاراوە پیانە زانستی کوانتم شتی زۆر زۆر نەعەقڵانیتی هەیە کە دژە بە بڵێن بە عەقڵی باو بە دژە لەگەڵ تێگەیشتنی باو کە ئەوەیە کە بڵێن زانست لە ئەوەکان لە فەلسەفە جیاکاتەوە چونکە دەرەنجامێکی زۆر گرنگی هەیە دەرەنجامە هەرە گرنگەکەی ئەوەیە کە تەکنەلۆژیای لێکرێتەوە تۆ ئەبێ هەر چیەکەڵەی ئەبێ تاقیکەیتەوە هەر چیەکەڵێ ئەم شتە هەیە ئەبێ تاقیکەیتەوە ئەبێ لە تاقیگا ببیندێ عەقڵەکە بێنە عەقڵەکە بڵێن عەقڵەکە کەیسە بڵێن مەتماتیکە بیرکاریە ئەو شتانێتی ئۆریەکانە بێنە لەگەڵ ئەزموونە یەک بگرێتەوە عەقڵەکە لەگەڵ ئەزموونای گرێتەوە ئەگەر زۆر شتەکەی نەعەقڵانی بێ ڕاستە ئیشمان بڵێ ئەمە علمی ئەمە هۆکاری پێشکەوتنی مرۆڤ بووە لەم 200-300 ساڵە کە ئەوەیە تەقینەوەیەکی گەورە تۆت بینی لە هینە ڕووداوە لە مەعریفەی بەشەریە ڕوویداوە یعنی ژمارەی ئەو زانیاریانە کە کەڵەکە بووە لەم 100 ساڵە بە تایبەت ئەسەن لە هەژمار نایەن بەراورد ناکرێت لەگەڵ ڕابردووە یعنی مەسەلەن هەموو بڵێن زانیاری یەک ساڵی ئێمە هەر یەک ساڵی ئێستا بەقەدەر هەموو ئەو زانیاریەیە کە بڵێن لە 50,000 ساڵەوە پێشەوە هەتاوەکو 100 ساڵەوە پێش مرۆڤ بەرهەمی هێناوە ئەم تەقینەوەی زانیاریە بووە بەهۆی ئەوەوە کە شتێکی سەرسونوێرە دروست کە پیاڵن زیرەکی دەست کرد ئەلگۆریسمە بەڵام هۆکاری ئەوەی ئەتوانێت کار بکە ئەوەیە کە مرۆڤ زانیاری یەکجار زۆری بەرهەم هێناوە ئەو ئەتوانێت تەحلیلی بکە خۆی تەمان کتێب ئەبێ بیدوسی بەڵام هەنە جار تماشاکەی نووسیانە
ئەو شتێک کە تۆ ئەتەوێ نووسراوە زۆری جوان نووسراوە. شتێکەیە لە زانکۆکانی جیهانە بەداخەوەیەوە بووە بە فەیک، ینی دێن چیەکەن؟ دێن نووسینی خەڵکی کە جارێکیکە داڕێژنەوە، نووسینی خەڵکی کە جارێک داڕێژنەوەی کەن بەهی خۆیان. ئێستا ئەمە هەم لە توێژینەوە کردی هەم لە کتێبا کردی، یعنی تۆ لە بابەتێکی سادی وەکو کوانتەمە هەمووی حەسێ بکەیت دە کتێبی ئۆریجینی دەسەکەوێ، ئەوەکانە تر هەمووی هینن، ینی ئۆریجینەکە بڵێن بۆ دەرزوتنەوە وەکو کتێبی مەنهەجی، ئەوەکانە تر هەمووی کۆپیەوەن، کۆپی ئەوانن. ئێستا میسالیان لێ زیاد کردووە، هەر هەمان داڕشتن، هەر هەمان شت. ئەمە ینی لە توێژینەوەکانی شاوایە جاوەیە کە مەزان زۆر جارانێن توێژینەوە زۆرەکرێ، نا توێژینەوە زۆر کەمەکرێ، توێژینەوەی ئۆریجینال زۆر کەمەکرێت کە مەسەلەن چی سنووری زانست ببەزێنێ، سنوورەکان ببەزێنێ، زانستێک کە لێرای بباتە ئەولاتر، ژمارە و کەسانش کەمە. تا من هەموو ڕۆژە لەگەڵ خونچە و دادەفاتمە دێم بۆم کێوە هەموو ێوارێ. ئاماجی دووشتە، یەکێ خۆم بەڵێن پێویستم بەو ڕاضەیە کە بەسەر کێوە سەرکەوم، هەموو ڕۆژە پێویستم بەوەیە، یعنی خەمۆکی لێمە جسم داهاتە پێ، و لە هەمان کاتیشە خونچە و دادفاتمیش پێویستیان بە هینە، پێویستیان بە گەڕانی ئێوارانە، وایتر ئەوە ینی بڵێن یارمەتیەکی دوولایەنەی هەردووکمانە، هەم منەگەڕێم هەم ئەوانە گەڕێن، هەم چێژە سروشتە بینین، ڕاضی دوو تەرەفەی هەردووکمان چێژۆشتا. خونچا و گەورەکەیە پوینەیە تێکەڵەی هاسکی سیبری، هاسکی کەنەدی و جەرمان شێپەردە، ینی سێ جۆرە. ئەمە دادەفاتم کە هینە هاڤەناس. کە تۆ مەسەی کە دێم بۆ کێو، ینی هەموو ڕۆژێ بە شێوازە لەگەڵ سروشتە جارێکە تێکەڵە بمەوە، لە هەمان کاتە هەموو ڕۆژ ئامان لێدانێن بۆ کێوە کە ئەگەم بەو شوێنە هەستی سەرکەوتن تیامە دروستەوێ، ینی هەستێکی سەرکەوتن کە ئەمە بە شێوازێ پاڵنەرە کە ئەو کارانەی کە ماومە ئەوانش تاوکەم، ینی کێو زۆر گرنگە، هەستێک دەیاتی هەستی سەرکەوتنە، چکە تۆ لە کێوە پێویست بە سەبر بەردەوامی وزە و بەردەوامی، ئەوەیە کە وەختێکە ئەگەی بۆ ئامانجەکە داوناوە لە کێوە، ئەگەی بۆ شوێنەکە داتنەوە، ئەو کاتە و هەستت بۆ دروستە بێ کە من سەرکەوتم، ناوەکەش ڕێک سەرکەوتن هەر بە ینی ڤیکتەریە، ینی لە کوردیە بە کێوە هەڵگەڕان ڕێک سەرکەوتنیان بۆ داناوە.